بەیانی ڕۆژی 2014 دوای هێرشی چەکدارانی داعش بۆ سەر قەزای شنگال لە دوای ڕوبەڕووبوونەوە لە نێوان تیرۆریستان و هەندێک لە پێشمەرگەکانی ئەو قەزایە دوجار لەلایەن داعشەوە توانرا شنگال داگیر بکرێت و بەشێک لە هەوڵاتێنی ناوچەکەشکە زۆری ئێزدی بوون لە ترسی کارە قێزۆنەکانی تیرۆریستان بەرەوچای شنگال هەڵهاتن. بەشێک لە دانیشتوانی قەزاکەش کەوتنە دەست چەکدارە دڕندەکانی داعش و بەنە مرۆڤاترین شێوە پیاوەکانیان شەهید کران و کچ و ژنە ئێزدیەکانیش کران سەبایە و بازرگان و کڕین و فرۆشتنیان پێوە دەکراو لە سووریا و عێراق. لەگەڵ داگیرکردنی شنگال مەکتەبی سیاسی یەکێتی ئامادەی حزبەکەی دەربڕی بۆ هەموو یارمەتێکی ئەو قەزایە و بەرگری لێکردنی و پاراستنی سەرماڵی هاوڵاتی ئێزدیەکان. هەروەها لە بەیاننامەکدا ئاماژە بۆ کراوە چیدی شەڕی بەرگری داد نادات ڕێگەی ڕاست و دروست ئەوەیە ئەم هێزە کۆنە پەرستانە دەبێت بە هێرشی فراوانی ڕزگاری خوازانە وەڵام بدرێنەوە. هەر لەگەڵ داگیرکردنی شنگال سەرۆکی بزوتنەوەی ئێزدیان داوای لە هێزەکان یەپەکە گرکە بە هەنای ئێزدەکانی دانیشتوانی شنگالەوە بچن. داگیرکردنی شنگال هێزەکانی هەر چوار پارچەی کوردستانی هێنایە وەڵام و بۆ ئەو مەبەستەش گەریلاکانی پەکەکە بۆ یارمەتیدانی ئێزدەکان خۆیان گەیاندا ئەو قەزایە. یەکێتی بۆ پاراستنی ئاوارەکان لەو کاتەدا چەند مەفرەزێکی دروست کرد و ژمارەیەکی زۆریش لە ئاوارەکان لەلایەن هێزەکانی یەپەکەوە گەیاندرانە ڕۆژئاوای کوردستان. چەکدارە تیرۆریستەکانی داعش لە کاتی داگیرکردنی شنگال فێڵێکی نوێیان بەکارهێنا بۆ چاوەشەکردنی کوردی ئێزدیەکانی شنگال و هێزەکانی پێشمەرگە. فێڵەکەشیان بریتی بوو لەوەی کە بەجلی کوردیەوە لە ناو قەزای شنگال دەسوڕانەوە. مەبەستش لە پۆشینی جلوبەرگی کوردی لەلایەن داعشەوە بریتی بوو لە هەڵخەڵەتاندنی کوردی ئێزدیەکان کە لە ناو قەزاکەدا لە ترسی چەکدارە تیرۆریستەکان خۆیان حەشارداوە. هەروەها چاوەشەکردنی پێشمەرگەکان لە کاتی شەڕ و پێکدادانەکاندا بەپێی ئامارێک تاوەکو ئێستا زیاتر لە 6,000 ئێزدی شەهید و بێسەروشێن و 5,000 ژنی کوردی ئێزدی کەوتونەتە ژێر دەستی داعش و لەو ژمارەیەش تەنیا 1916 کەس ئازاد کراون.